بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا بەناوی قوتابخانەی کلێڤەر سوپاسی دایکان و باوکانی بەڕێز دەکەین کە ئیمساڵ لە سەرەتای خوێندن بە ئۆنلاین بوو کەمێک ئەزیەتیان کێشا بەڕاستی هاوکارمان بوون و سوپاس بۆخوا دیارە لە دوا بڕیاری وەزارەت چکە زۆر لە دایک و باوکان پرسیاری ئەوەیان کردووە ئایا ئۆنلاین حیسابیان حسابنی ئەو ماندووبوونی قوتابی بەڕێزەکان دەکەین ئایا بۆیان هەژمار دەکرێت یان نا. بەڵام لە دوا بڕیاری وەزارەتی پەروەردە بە بڕیاری ژمارە 23 لە 4/1/2021 کە دەرچووە بەڵێ قوتابخانە ناحوکمیەکان ئەوانەی کە خوێندویانە بۆ ئۆنلاین و نەپچراون لە خوێندن لە وەرزێکم ئەو خوێندنیان هەموو بۆ حیسابە و هەمووی هەژمار ئەکرێ بە تاواتوی نمرەشی لەسەرە. جا بەڕێزان لێرە بە پێویستی دەزانم ڕوونکردنەوەیەکی پێویست بدەم زۆر زەرورە ئەو بڕیارانە کە دەرچووە بەم دوایەدا لە 4 مانگ زۆر لە دایک و باوکان لەوانەیە کەمێک ناڕوونی تیادا بینم بەڵام بڕیارەکە بەم شێوەیە کە پێویستە ئاگداری بین. بڕیارەکە بۆ قوتابخانە حکومیەکان بە شێوازێکە بۆ ناحکمیەکان بە شێوازێکی ترەواتە ساڵنامەی خوێندنی ئیمساڵەکە کە تەواو نەبووە بۆ حکومیەکان بە جۆرێکە و بۆ ناحکمیەکان بە جۆرێکە. بە تایبەت ئەوەی لێرە من باسی دەکەم پۆلی 1 و 2 ئایا لە قوتابخانەی کلێڤەر چۆن دەبێت خوێندنی ئیمساڵی پۆلی 1 و 2. بەڕێزان ئەو فترەی کە ڕۆیشتووە لەبەر ئەوەی جەنابی وەزیر دەڵێ ئەو قوتابخانانەی ئەو قوتابخانە ناحوکمیانەی نەپچراون و خوێندنیان بەردەوام بۆ ئۆنلاین بۆیان هەژمار دەکرێت و ئەوەی ماوە لە مانجی 3 ئیمساڵەکە هەتا مانجی 8 سەر لە نوێ خوێندن دەکەین وەرزی دووەم کۆتایی پێدە ئینسا کەوا بوو ساڵەکە بەتەواتی کۆتایی دێ لە مانجی 8 وەکو پلانی خۆمان ئێمە وەکو کلێڤەر تەبعاً هەڵدەستین بە دووبارەکردنەوەی ئەوانەی کە پێشترێش خوێندراون بۆ ئۆنلاین واتە لە سفرەوە دەست پێ دەکەین پۆلی 1 و 2 لە مانجی 3 تا مانجی 8 بە پلانێکی تۆکمەی مامۆستا بەڕێزەکان لە سفرەوە هەموو کتێبەکە لە ئەوەلەوە دەخوێنێت تا ئاخری لە مانجی 8 ئیمساڵ کۆتایی دێ. بەڵام بۆ قوتابخانە حکومیەکان وانە لە یەکی سێ دەست پێ دەکات تا 6 وەرزێک دەخوێندرێ بەڵام وەرزی دووەم ئەوان تەواوی ناکەم بۆ ساڵی داهاتوو لە مانجی 9 دەست پێ دەکات تا مانجی 12. بەڵام بڕیارەکەت بە شێوەیەک بۆ قوتابیانی ئێمە زۆر باشە چونکە ئێمە لە مانجی 3 هەتا مانجی 8 کۆتایی دەوێتە قوتابی ئیسراتی خۆی دەکات. بۆیە پێویستمان زانانی ئەو ڕوونکردنەوەی بدەن دایک و باوکان دەپرسن کەوا بوو خوێندنەکە بەم شێوەیە لە مانجی 3 هەتا مانجی 8 ئێمە بە هەموو شێوەیە کۆتایی بە خوێندنمان دێ ئینجا خۆمان ئامادە دەکەین بۆ خوێندنی ساڵی داهاتوو ئینشاءڵڵا. جارشتر سوپاسی هاوکاریتان دەکەین سوپاسی ماندووبوونتان دەکەین بە هیوای سەرکەوتن بۆ هەموو قوتابیانی بەڕێز.